ئەو کۆیلانەی کە بەبەر چاوی دەوڵەتەکانەوە دەکرێنە بەردە. بەپێی تەقویمی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان نوێی مانگی گەلاوێش بەرابەر لەگەڵ 30 مانگی جوولای ڕۆژی جیهانی خەبات دژ بە قاچاغی ئینسانە. ئەو ڕێکخراوە ئەم ڕۆژەی لە ساڵی 2013دا بۆ وشیارکردنەوە سەبارەت بە کارەساتی قاچاغی ئینسان و خەبات دژ بەو دیاردەیە لە تەقویمی خۆیدا تۆمار کرد. بەپێی راپۆرتی ساڵانەی ئەو ڕێکخراوە زیاتر لە 2 لە سەرسەی قوربانیەکانی بە قاچاغبردنی ئینسان منداڵن. بەپێی ئەترافی دەبیری گشتی سازمانی ملەل قوربانیەکانی قاچاغی ئینسان لە مەودای ساڵەکانی 2016 تا 2020 بۆتە 3 بەرابەر. لەسەر بنەمای راپۆرتی ڕێکخراوی نێونەتەوەیی کار زیاتر لە 40 ملیۆن قوربانی قاچاغی ئینسان لە سەر تاسەری دنیادا بوونی هەیە. بەپێی راپۆرتی ئەم ڕێکخراوە نزیکەی هەموو وڵاتانی دنیا ئاوێتەی قاچاغچێتی ئینسانن. بۆ نمونە هەموو ساڵێک ویلایەتە یەکگرتووەکانی ئامریکا زیاتر لە 17,500 کەس دەبنە قوربانی قاچاغی ئینسان. سەبارەت بە هۆکاری زیادبوونی قاچاغی ئینسان باس لە کۆمەڵێک هۆکاری ئاڵۆزکراوە. لە راپۆرتی ساڵانەی دەبیری گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکاندا هاتووە تێک هەڵچوونەکان، ئاوارەبوونی ناچاری، گۆڕانی کەش و هەوا، نایەکسانی و برسێتی بوونەتە هۆکار بۆ ئەوەی 10 ملیۆن کەس لە سەر تاسەری دنیادا هەژار، پەراوێزخرا و ئاسیب پەزیر بن. لە نێو هۆکارە جۆراوجۆرەکاندا کە قوربانیەکان دەکەنە نیچێری شکارچیەکانی ئینسان، زیادبوونی هەژاری و نایەکسانی و ئاوارەی سەرچاوەگرتوو لە شەڕ بەرچاوترینیانە. بەڵام سووداوەری کەڵان و ئاسان لەم بوارەدا بۆتە هاندەری خاوەنانی دەسەڵات و سەروەت و یان وەک دەستەندەرکارانی سەرەکی ئەم خەسار و موسیبەتە گەورە بەحساب بێت. توێژەران بەراوردیان کردووە کە قاچاغی ئینسان وەک کار و کاسبیەکی لێهاتووە کە ساڵانە 150 ملیارد دلار قازانج و داهاتی تێدایە. قاچاغچیەکان بۆ پەیوەندیگرتن و فریودانی قوربانیەکانیان لە پاڵ شێوازە سونەتیەکاندا کەڵکی زۆریشیان لە فەناوەری و ئامێرە پێشکەوتووەکان وەرگرتووە. ئەوان بە تایبەت بە کۆکردنەوەی زانیاری سەبارەت بە ژنان و منداڵان و کەسانی ئاسیب پەزیر بە شێوەیەکی شارەزایەنە و بەرنامە بۆ داڕێژراو و لەوانە لە ڕێگای تۆڕ و شەبەکە کۆمەڵایەتیەکانەوە پەیوەندی دەگرن. قاچاغچیانی ئینسان لە وڵاتانی پێشکەوتوودا قوربانیەکانیان بە وعدە و بەڵێنی دابینکردنی کار و کاسبی بە ئیجازەی قانونی ئیقامەی حاسانەوە فریو دەدەن و دواتر زۆربەیان دەخەنە خزمەت کەسب و کاری پەیوەندیدار بە سێکسەوە. بەڵام دژی ئینسانی ترین جۆری قاچاغی ئینسان بە تایبەت قاچاغی منداڵانە بۆ کەڵک وەرگرتن لە ئەندامانی جەستەیان. ئەم جۆرە قوربانیانە تەنانەت دەرفەتیان بۆ ژیانێکی کۆی لە ئاساش نابێت. لە وڵاتانی پێشکەوتوودا قاچاغچیە سەرەکیەکان لە نێو سەرمایەدارانی کەرتی تایبەتدا، بەڵام لە وڵاتانی وەک ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی گەورە قاچاغچیەکان لە نێو خاوەنانی دەسەڵاتدا. کۆماری ئیسلامی نەتەنیا ئامارێکی وردی لە خەبات دژ بە قاچاغی ئینسان و ژمارەی قوربانیەکانی نادات بەدەستەوە، تەنانەت زانیاریەکانی پەیوەندیدار بەویشەوە دەشارێتەوە. لەبەر ئەوەی کە پۆلیس، سپاو بە گشتی مەئمورەکانی لەم بوارەدا ئەگەر بە شێوەی ڕاستەوخۆ لە نێو سوودبەرانی قاچاغچیدا نەبن، بە تایبەت قاچاغی کچان بۆ بردنیان بەرە وڵاتانی کەنداو، یارمەتیدەری قاچاغچیەکان و کاراسانی بۆ کردەوە دژە ئینسانیەکانیان دەکەن. تەنیا بە هەڵسەنگاندنی هەواڵی بڵاوکراوە لە دووتۆی لاپەڕەی جنایی ڕۆژنامەکاندا دەکرێت نیشانەیەک لە چلۆنایەتی ڕوودانی ئەم تاوانە و قوربانیەکانی لە ئێران بەدەست بێنی. ئەم کۆیلانە نەک بە شاراوەی و بەدزیەوە بەڵکو بە بەرچاوی دەوڵەتەکانەوە دەکرێنە کۆیلە. یاساکانی وڵاتان و پەیمان نامە نێودەوڵەتیەکانیش بەریان بمانەوە و تەنانەت پەرەسەندنی ئەم دیاردەیە نەگرتووە. ڕاوکردنی کچانی کەم تەمەن لە وڵاتانی دواکەوتووی سەرمایەداریدا و بوونی بەکار و پیشەی جنسی
بۆتە یەکێک لە پڕداهاترین کارەکان لە دنیادا. کچان و ژنان لەلایەن باندەکانی مافیاییەوە بە شێوەی جۆراوجۆر لە وڵاتانی ئاسیاییدا ڕادەگیرن، پێناس و بەڵگەی شناساییان بە زۆر لێ دەسەندرێت و دەگوازرێنەوە بۆ ڕۆژاوای ئوروپا. ئەوان دوای دەستڕێژی کرانە سەری بە زۆری لە ناوەندە تایبەتەکاندا بە ئامانجی بەهرەبەرداری جنسی دەکرێنە کۆیلە. لەوێ هەموو ڕێگاکانی هەڵاتنیان بەڕوودا دادەخەن و وادار بە ژیانێکی فەلاکەتباریان دەکەن. تۆڕەکانی قاچاغی ئینسان لە ئێران لە پاڵکچانی ئێراندا کچانی ئەفغانستانی پەنابەریش لە ئێران ڕاو دەکەن و بە قاچاغ دەیان بن بۆ وڵاتانی کەندا. لە ئێرانی ژێر حاکمیەتی ڕژیمی ئیسلامیدا ساڵانە بە هەزاران منداڵ ون دەبن. زۆریەک لەوان و بە تایبەت ئەو ئەفغانستانیانەی کە بە شێوەی نایاسایی لە ئێراندا دەژین بۆ دۆزینەوەی منداڵەکانیان تەنانەت ناوێرن سەردانی پۆلیسیش بکەن. لەم منداڵانە بۆ گواستنەوە و بڵاوکردنەوەی ماددەی هۆشبەر، بەهرەکەشی جنسی و هیتر کەڵک وەردەگرن. قاچاقچیانی ئینسان بە ئامانجی کڕین و فرۆشتنی ئەندامانی جەستە بەکارهێنانیان لە شەڕە ناوچەیەکاندا لەلایەن ئەو گروپە چەکدارانەوە کە زیاتر لە وڵاتانی ئافریقا چالاکن ڕەواجی هەیە، لە نمونونەکانی دیکەی بە کۆیلەکردنی مۆدێرنن. ئەو کۆیلانەی کە هاسانتر و هەرزانتر لە سەردەمی بەردەداری دەکەونە بەردەست. ئەگەر قبولی بکەین کە ئەو توخمانەی دەبنە هۆکاری هەژاری وەک بێکاری، حەقدەستی کەم، بێبەشبوون لە خزمەتگوزاری کۆمەڵایەتی، گرانی، شەڕ، کارەساتە ژینگەییەکان لە زمرەی مەوجودیەت و مانەوەی قاچاغی ئینسانن، دەبێ بزانین هەمویان بەگشتی ڕیشەیان لە نظامی سەرمایەداریدایە، بە تایبەت لە وڵاتانی دواکەوتووی سەرمایەداری.